یانەی نەورۆز هیوای شارێک ئەمە وتنەوەی ئەو دروشمانە بوون کە هاندەران و ئارەزومەندانی تۆپی پێ بۆ پاڵپشتی یانەکەیان دەیانوتەوە. سەرنجام و لە دوای 14 ساڵ ئەم دروشمە بووە ڕاستی و وەک تاکەیانی شاری سلێمانی ڕێچکەی شکاند و یانەی نەورۆز بۆ یەکەمین جار بووە پاڵەوانی وەرزی 2019-2020 خولی نایەبی تۆپی پێی کوردستان. بە دوای ڕاگررتنی سەرجەم خولەکانی یەشێتی تۆپی پێی کوردستان بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە سەر داوای لیژنەی بەرەنگابوونەوەی ڤایرۆسەکە، جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکان کە سەرجەم چالاکی وەرزشەکان واستێنرا و بەر لە ماوەی بەنزیکەی 20 ڕۆژ دەبێت یاریزان و ڕاهێنەران و یانەکان گوشار دەکەنە سەر یەکێتی تۆپی کوردستان. بۆیە یەکێتیەکە بەڵێنیدا بە زۆرینەی دەنگ خولی نایەبی تۆپی پێی کوردستان یەکلا بکەنەوە بە ئامادەبوونی جێگری یەکێتەکە و 7 ئەندام کە ئەندامێکی یەکێتەکە بە ناوی سیروان نەزمەدین بەهۆی ڕێگریکردنی لە بازگەی هەولێر کە خەڵکی شاری کەرکووکە بەشداری نەکرد لە کۆبوونەوەکە. بۆیە سەرنجام و لە کۆتاییدا بە 5 دەنگ نەورۆزی خاوەن پلەی یەکەمی ڕیزبەندی بە 26 خاڵ لە کۆی 15 یاری بە فەرمی بووە پاڵەوانی ئەم وەرزەی خولی نایەبی تۆپی پێی کوردستان. ئەتوانم بڵێم دەستکەوتە لە خۆڕایەوە ناتوە دوایم هەوڵ و ماندووبوونێکی زۆر کە لایەن دەستەی ئیدارەوە کە جێگەی سوپاسە بەڕاستی هەوڵ و ماندووبین زۆریان تا تیپێکی باش تەشکیلکەین بۆ خولی کوردستان و خولی عێراقیەوە بۆ خولی عێراقە نەکرام. لێرە پیرۆزبایی لە هەموو لایەکەم دەستەی کارگەری یانە و ستافی ڕاهێنەرە یاریزانانی خۆشەویست کە هەوڵ و ماندووبوونێکی باشن نوانم ساڵ ئینشاءالله ئەم دەستکەوتە ژوامان بۆ ساڵانی داهاتوو بتوانین هەر لەسەر ئەو ڕێتمەی ئەمساڵ کە چۆن هێنامان ئەوە ئینشاءالله بەردەوامی پێبین و توانم ئەوەش بڵم خەڵک بە منەت نەیفرۆشێتە بۆ ئێمە تاکەیانە بووین حەزمانەکە خولەکە بەردەوامێت چونکە توانای ئەومان هەبوو بە جیاوازێکی زۆر خولەکە بەدەستبێنین چونکە ئەو ئیمکانێتی لای ئێمە بوو لە ڕووی یاریزان و لا هیچ یانەیەک نەبوو بەشایەتی خۆیان کە خۆیان لە تەلەڤیزیۆنەکانەوە باسیەکەن کە تاکەیانی مرەشەح بۆ بەدەستهێنانی خولی نایەبی کوردستان یانی نەورۆز بووە. سوپاس بۆ خوای گەورە و بەرهەمەش بە زایانش و بەرهەمەکەمان هیچ نیوە. خۆی لە ڕاستیە هەستێکی زۆر خۆشە چونکە یەکەم جارە خولەکە بێنینە شاری سلێمانی توانم بڵێم دەستکەوتێکی مێژوو بۆ ئێمەوە چی وەکو ڕاهێنەر چی وەکو یاریزانان چی وەکو یانەش کە دەستکەوتێکی نوێیە بۆ شارەکە و ئەوە ئینشاءالله بتوانین پەرەی پێبین بۆ ساڵانی داهاتوو ئینشاءالله بتوانین ئەنجامی باشتر بەدەستبێنین. کامەران عەلی یاریدەدەری ڕاهێنەری تۆپی پێی یانەی نەورۆز لە لێدوانەکەیدا تایبەت نازناوەکەی لە هاندەران پیرۆز دەکات و سوپاسیان دەکات کە بەردەوام هاندەران پاڵپشتی گەورەی یانەکە بوون. پیرۆزبایان یەکەم بەڕاستی شایستەی ئەو نازناون ئەتوان بە شێوەیەکی شایستەی لەو باشتر بوون کە ئێمە بە چۆنڵێ وەکو لە 100% بە حەقی خۆمان بەدەستمە هەرچەندە لە 100% بە حەقی خۆمان ێزانین چونکە ئێمە تیپێک بووین ڕەشەحی یەکەم بووین بەڵام با خۆشتر بوو کە ئێمە خولەکە تەواوی بەدەستمان بێنێ بەڵام پیرۆزبایان یەکەم شایستەی و سەرکەوتنن چونکە بەڕاستی هاندەرانی ئێمە هاندەرێکی جیاوازن لە یاریگاکان چونکە حتا بۆ یاریگانی دەرەوەش لەگەڵمان ئامادە بن دەستخۆشیان یەکەم و پیرۆزبایان یەکەم. سەرەڕای تەواو نەکردنی خولی نایەبی تۆپی پێی کوردستان بەڵام دوای 14 ساڵ هاندەرانی شاری سلێمانی بۆ یەکەمین جار لە سەردەستی یانەی نەورۆز ئاشنای نازناوەکە بوون. ئەمەش دەستکەوتێکی گەورە و مەزنە بۆ شارە حەیاتەکە. محەممەد حسێن گەلی کوردستان، سلێمانی.